دیارە ئەم ساڵ بۆ ئەوی ئەو کێشە و گرفتانەی کە لە ساڵانی ڕابردوو هەبوو بە تایبەتی ئەو جوتیارانەی کە لە سنووری ناحیە گوێڕ و سنووری کەندێناوە کاتێکە گەنمەکانیان دەدوریەوە کێشە و گرفتیان بۆ دروست دەبوو لە بینی سایلۆی هەولێر لەگەڵ سایلۆی مەخمور، ینی بەبەردەوام ساڵانی پێشتر ئەو کێشەیە هەبوو. جام سەر وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەت یاریمی کوردستان لەگەڵ وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان بڕیاریان داوە ئەو گەنمەی جوتیارانی سنووری ناحیەی گوێڕ و کەندێناوە وەربگرن. جا من لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەر بابەتە دەکەم بۆی بزانم بڕەکە چەندەکە وەردەگیرێت وە پرۆسەکە چۆن دەبێت دوای ئەو جوتیارانەی سنووری هەرێمی کوردستان بە تایبەتی سنووری پارێزگای هەولێر دەبێت کاتێککە گەنمی ئەوان تەواو بە دواتری وان وەردەگیرێت وردەکاریەکەی لە هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر وەردەگرم. کاک هێمنسلااو لێبێ ئەگەر بیتێ ئێرە پێم بڵێ پرۆسەکە چۆن دەبێت و ئەو بڕەگەنمەی کە دیاری کراوە بۆ جوتیارانی سنووری ناحیەی گوێڕ و کەندێناوە بە چ شێوەیەک دەبێت؟ سپاس بۆم دەرفەتە خۆشبەختانە ئەو پلانێک کە داڕێژرابوو تاوەکو بەرهەمی برا جوتیاران بە بازار بکرێت لە سنووری پارێزگای هەولێر زۆر بەسەرکەوتووی جێبەجێ کرا. ئەگەر بێت و پرۆسەکە بەراوردکەین لەگە ساڵانی پێش و جوتیارانی ئەو سنوورە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمەکو دیبەگە و مەخمور و گوێر زۆر لە ڕەزالەت دابوون کە دەچوونە ناو پرۆسەی بە بازارکردن. سڕە و نۆرێکی یەکجار زۆر لە پێش سایلۆیەکان هەبوو بە 20 ڕۆژ نۆرەیان نەدەگەشتێ، بەڵام خۆشبەختانە ئەو پلانەی وەکو بەڕێوەبەراتی گشتیمان بە هەمەهانگی لەگەڵ سایلۆی هەولێر و پارێزگای هەولێر دامان ڕشت بوو زۆر بەسەرکەوتووی جێبەجێکرا. ئێمە سەردانێکی مەیدانیمان ئەوڕۆ هەبوو بە هاوڕێ لەگەڵ پارێزگای هەولێر و جێگیری پارێزگای هەولێر بۆ سایلۆی هەولێر لە پاشان سەردانێکی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی گوێرمان کرد بۆ ئەوەی دەستخۆشی لە فەرمان بەرام بکەین کە ئەو پرۆسەیە زۆر بەسەرکەوتووی جێبەجێ کراوە، هیچ جوتیارێک بارکوسی لەسەر نەبوو. بۆ دەتوانم بڵێم زۆر بە خێرایی هەر ئەو ڕۆ دەتوانی کە گەنمەکەی بار بکات ڕۆژی پاسر لە پرۆسەی بە بازارکردن کۆتایی پێبێنیت. بڕەکەشی کە دەستنیشان کراوە لە بۆ دیوەگە و گوێر 65,000 تۆن دەستنیشان کراوە هەر هەمووی لە هەولێر بە بازار دەکرێت. ئەو بڕەکەم نییە بۆ جوتیارانەی و سنوورە. ئێمە ئەگەر بەراوردی بکەین لەگەر بەرهەمی برازوتیاران دەتوانم بڵێم ئەو بەرهەمی برازوتیانە لە سنوورە هێشتا زیاترە، بەڵام ئەگە ئەو ڕێژەیە بەراوردکەین لەگە سنووری پارێزگای هەولێر بەڵکو پارێزگای هەولێر زۆر کەمتری لێوەرچیراوە لە پرۆسەی بە بازارکردن لەلایەن حکوومەتی عێراقیەوە. حکوومەتی عێراقی اتحادیە بۆ پێداگرین لە ڕێی کەناڵە بەڕێزەکانتانەوە هەموو ئەو شاند و گفتوگۆیانێک کە لەگە حکوومەتی عێراقی دەکرێت داواکارینکەوە ئەو زوڵمەی لەسەر جوتیارانی هەرێمی کوردستان لا بدەن. چی دیکە جوتیارانی هەرێمی کوردستان بە ئامانجێکی سیاسی یان بە هەر بڕووبیان دەرفەتی بە بازارکردنیان بۆ سنووردار نەکرێت بەڵکو کراوە بیت. ئێمە لە سنووری پارێزگای هەولێر بەرهەممان ڕەنگە نزیک بە 700,000 تۆن هەبێت، بەڵام 122,000 تۆنمان دەرفەتی بە بازارکردنی هەیە، 580,000 تۆن دەمێنێتەوە. ئەو بڕێکە بۆ گوێ ڕوو کەندێناوە و دیبەگە دیاریکراوە لە زمانی ئەو بڕێکە بۆ سنووری پارێزگای هەولێر دیاریکراوە یاخود جیاواز نەخێتنە ئەوە هەر دەبێتە تەواوکەری ئەو بڕێکە دەستنیشان کراوی هەولێر 122,000 و چەند تۆنێکە ئەوان 65,000 تۆنە واتە کۆی گشتەکەین 180,000 تۆنە لەسەر حسابی جوتیارانی هەرێمی کوردستان نییە، بەڵکو ئاسانکاری دەکات بۆ جوتیاران بە شێوەشی گشتی. ئێمە پێویستمان زانی ئەو بڕێکە دەستنیشان کراوە لە هەولێر پێشوازیان لێ بکەین، لە هەولێر باوەشیان بۆ بکاتەوە. جوتیارانی دیبەگە و گوێر هیچ فەرقی نییە لەگەڵ جوتیارەکانی باقی سنووری پارێزگای هەولێر بە هامان چاو تەمەشا دەکرێت کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ئەو پێشهاتانەی کە هاتوونەتە پێش بۆ پشتیوانیکردنی برا جوتیارانی وێندەریش فرامۆژ نەکردنەوە لە دابینکردنی بنەتۆ قڕکەر هەموو ئەو خزمەتگوزاریانەیە کە ئەنجام دراون.